بەناوی خوای بەوەزەی و بەخشندە خوشحاڵم ئازیزان و خۆشەویستان کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و جارش کە هاتمەوە خزمەت ئێوەی خۆشەویست لە بەرنامەی نووسین و یادەوەری. خۆشەویستانم لە ئاڵلقەی ژمارە 65 ئەندازەیەک گەوەستین لەسەر بابەتی حکومڕانی، بابەتی حکومڕانی کە بێ بە خاڵێک لە نێوانی ئیسلامی و ئەلمانی. ڕەنگە ئێمە زۆرتر پرسیارەکانمان بچێتە سەر ئەوەی کە لە بابەتی حکومڕانیە ئایا مرۆڤ چەندێک دەستی کراوەیە و هەروەها چەندێک ڕێگا درراوە بەجێ هەڵراوە بۆی کە مرۆڤەکان بە جۆرێک لە جۆرەکان دەست و پەنجەی لەگەڵا نەرمکەن. بۆیە ڕەنگە زۆرتر بمێنمەوە لەسەر بابەتی حکومڕانی. هەندێک لە بەڕێزان زۆر جار تێبینی ئەویان کردووە کە ئێمە لە کتێبەکانە هەند لە کتێبەکان زۆرترە مێنینەوە، بەڵام بەڕێزان ئەم کتێبە زیاتر لە 33 بابەتی جیاوازە، هەر یەکە لەم بابەتانە بۆ خۆی بابەتێکی گرنگە بۆ قسەکە لەسەرکردن. بۆ ئێمە زۆر جار ناچارە بین بەوەی کە زۆرتر لەسەری بمێنینەوە و من بە جۆرە لە جۆرەکان بە فرسەتی بزانم. ئێستا بۆ نمونە بابەتی حکومڕانیە پرسیار زۆر هەڵەگرێ، لەبەرەوە ینی تێبینەکە ئەوەیە بابەتەکان بۆ خۆیان بابەتی گشتگیرن و هەروە بابەتی سربەخۆن ڕاستە لە چوارچەوەی کتێبەکە کۆکراونەوە، بەڵام مۆزوعەکە ئەمەیە کە ئەبێ ئێمە زیاتر بچینە بنج و بناوانیان. خۆشحاڵی مامۆستا کە جەنابەت بۆ ئەڵلقەی ژمارە 65 ئامادە بوویت. خۆشحاڵم بە دیداری ئێوە بەخێر بێن یاخوا. سپاس دەکەیت مامۆستا. بابەتی حکومڕانی وەکو لە پێشێکەکە وتم ئەمەوە زیاتر شرۆڤەی کەم لەگەڵ تا و زۆرتر بمێنمەوە لەسەری بوەستین، چونکە ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگە و هەستیش دەکرێت ینی ڕێگا زۆر ئەدرێ ینی بە مرۆڤەکان دەست و پەنجەی لەگەڵا نەرمکەن، ینی با بڵێن حڕیەتێکی زۆر یا ئازادیی زۆر لەم بابەتە هەیە. قسەی یەکەممان با لەسەر ئەم مەوزوعە بێ مامۆستا. ئایا کە جەنابەت لە بابەتی مەسائلی حکومڕانیە هێناوتە لە کتێبەکەیە، دەمەوێت زیاتر لەسەر حکومڕانی ئیسلامی قسە بکەم لەسەر ئەوەی کە ئایا ئیسلام چ جۆرە حکومڕانیەکەکە، هەروەها ئایا پێویستی بە چ جۆرە لە حکومڕانیەکەیە، پێویستی بە چ جۆرە لە دەوڵەتداریەکەیە و هەروەها ئەو خاڵ و بنەمایانە چین کە دایانکاتە بنچینەی بابەتی حکومڕانی. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. كاك بيوند مسألة دولة داري وحكمراني لإسلام دا گرنگی و بایەخێکی زۆری پێدراوە لەبەرەوە کە پەیوەندی بە هەموو کەسەوە هەیە و پەیوەندی بە بەڕێوەبردنی کۆی وڵات و کۆمەلگا و خەڵکەوە هەیە. ئەگەر دەستەی حکومڕانان بەرپرسان وڵات بەڕێوەبەران باش بن، باشەکەیان دەستێتەوە بە سەر هەموو خەڵک و وڵاتدا، ئەگەر بە پێچەوانەشەوە بن خراپیەکەشیان هەموو خەڵک و وڵاتەکە باجەکەی دەدا. بۆی لە ئیسلامدا زۆر گرنگی پێدراوە و من لەو بارەوە مەوسوعەیەکم نووسیوە بە ناوی ئیسلام و دەوڵەتداری، 4 بەرگە 4 کتێبە. دیارە ئەوەی کە جەنابەت باست کرد دەبێ بڕگە پێیدا بچین. جارێ یەکەم ئایا ئیسلام پێویستی بە قەوارەیەکی سیاسی دەکات، پێویستی بە هەبوونی دەوڵەت دەکات؟ وەڵامەکەی بەڵەیە. لەبەرچی؟ لەبەرەوە کە ئیسلام ئەگەر هەر پەیوەندی نێوان خوا و سوبحانه وتعالى مرۆڤ بووایە، وەکو ئاینی شێوێنراوی مەسیحی یاخود ئاینەکانی دیکە کە کەم و زۆر خۆیان پاڵ دەدەنە لای خوای پەروەردگار و ئاسمان، ئەوە ئەو کاتە پێویستی بە هەبوونی دەسەڵاتی سیاسی و هەبوونی قەوارەی سیاسی و دەوڵەت نەدەکرد. پەیوەندیی تایبەتیە لە نێوانی مرۆڤ و خوادا، هەم لە ڕووی تیۆریەوە، لە ڕووی فیکریەوە کە پێی دەگوترێ ئیمان و عەقیدە، هەم لە ڕووی کردەیەوە کە پێی دەگوترێ دروشمەکان و پەرستشەکان. مرۆڤ ئەنجامی دەدا بۆ خوای پەروەردگار. بەڵام کاتێک ئێمە تەماشای ئیسلام دەکەین، بۆ وێنە گەر تەماشای سوورەتی ئەلبەقەرە بکەین، لە سوورەتی ئەلبەقەرەدا کە 2 جوز و نیو شتێک کەمترە و سوورەتی ئەلبەقەرە لە سەرەتای
کۆچکردنی پێغمبەر و عەلەیهی سەڵات وەسەلام هاوڵانی بۆ لە مەککەوە بۆ مەدینە هاتوۆتە خوار لە سوورەتی ئەلبەقەرەدا چۆنیەتی بنیاتنانی کۆمەڵگایەک و قەوارەیەکی سیاسی خراوەتە ڕوو بە هەموو ڕەهەندەکانیەوە. ئەڵبەتە ئێستا ناتوانین باسی سوورەتی ئەلبەقەرە بکەین، بەڵام لە سوورەتی ئەلبەقەرەدا هاتووە كتب عليكم الصيام، هەروەها لەوێدا هاتووە كتب عليكم القتال، دیسان كتب عليكم إن ترك أحدكم خيرا الوصية. هەرسێکیان بە کوتیبە لەسەرتان پێویست کراوە. كتب عليكم القصاص في القتلى، دیسان ئەوە چوارەم. و لە سوورەتی ئەلبەقەرەدا وێڕای بواری ئیمان و عەقیدە کە گەورەترین ئایەتی عەقیدە و گەورەترین ئایەت لە قورئاندا لە سوورەتی ئەلبەقەرەدا کە ئایەتە الکورسیە لە دە بڕگە پێهەکات و هەمووی لەبارەی خۆی پەروەردگارەوەیە. و درێژترین ئایەتیش هە لە سوورەتی ئەلبەقەرەدا هاتووە کە لەبارەی قەرزپێدان و مامەڵەی مادیەوەیە، کاروباری مادی و دارایی. یعنی گە هەر سوورەتی ئەلبەقەرە بە نمونە وەربگرین تێدەگەین کە ئەو ئیسلامە وێڕای ئەوەی کە تاک دەدوێنێ وەکو مرۆڤ، وەکو موسڵمان، وەکو تاچێک کۆمەلگاش دەدوێنێت و کۆمەڵک ئەرک دەخاتە سەر تاک کە دەتوانێت خۆی هەڵیان بگرێت جێبەجێیان کە ليس البر أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب ولكن البر من آمن بالله واليوم الآخر والملائكة والكتاب والنبيين أو بينس باكاني إيمانا كمروف وەکو تاک هەڵیان دەگرێت. بەڵام وێڕای ئەوە کۆمەڵی ئەرکی دیکەش کە کۆمەلگا دەبێت هەڵیان بگرێت و هەمویان جێبەجێ دەکرێن. بۆ وێنە وقاتلوا في سبيل الله الذين يقاتلونكم، لە پێناوی خوادا لە دژی ئەوانەی کە لە دشتان دەجەنگن بجەنگن. ئەو مرۆڤ بەتەنێ ناتوانێت بەتەنێ جەنگ و جیهاد بکە. کەواتە سروشتی ئیسلام خوازیاری دەوڵەتە، خوازیاری قەوارەی سیاسیە. یعنی گەر ئیسلام وەکو کە لە قورئان و سونەتدایە بیهێنین بیخەینە بەرچاوی خۆمان تەماشا دەکەن ئەو ئیسلامە جێبەجێ ناکرێت بەبێ هەبوونی قەوارەی سیاسی. لایەنە شەخسیەکەی جێبەجێ دەکرێت بە تاک، لایەنە کۆمەڵایەتەکەی بە هەبوونی کۆمەڵە خەڵکێکی موسڵمان. بەڵام کۆمەڵێک بوار و ڕەهەندی دیکەی هەن کە پەچیان کەوتووە لەسەر هەبوونی قەوارەیەکی سیاسی کە دەسەڵاتی هەبێ ئەمجا دەتوانێت ئەو ئەرکانی دیکە جێبەجێکە. باش مامۆستا ئێستا ڕەنگە کەسێک پرسیار بکا بڵێ ئێمە وێنەیەک لە دەسەڵاتی ئیسلامی ئێستا نابینین، قەوارەی ئیسلامی لە دنیای نابینین. بێ زەحمەت پێمان بڵێن قەوارەی ئیسلامی هەیکەلەکەی چۆنە، بنەماکانی چین، تاکو مەسەلەن بۆن منە ڕۆژ لە ڕۆژان ئەگەر تێبینی ئەومان کرد کە ئەمە ینی پێویستە بۆ کۆمەڵگاکەمان تاکو ئێمەش لەگەڵ یابین. ینی نمونەیەکمان بنە چونکە مامۆستا خۆت زانی نمونەی واقعی زۆرمان هەیە کە بە ناوی دەوڵەتی دینی و ئێساییشەکەن دراوسەکانمان مەسەلەن بۆن منە بەعرب ینی سعودیە هەیە جۆرێکە لە بەحساب لە دەوڵەتی ئاینی چوزام دەوڵەتی ئیسلامی، ئێران هەیە پێگوتە دەوڵەتی ئیسلامی، لە شوێنی تر ڕەنگە هەبێت وەکو تورکیا ئەوانە. قسەکە لەسەر ئەوەیە دوایی داعشیش هەیە بە ناوی دەوڵەتی ئیسلامیەوە. خەڵک ئەڵێن نمونەیەکمان بنێ لەم دەوڵەتە ئیسلامی کە مەسەلەن بۆن منە ئێوە باسیەکەن. بێگومان دوای ڕوخانی دەوڵەتی عوسمانیەوە کە لە ساڵی 1924 بە ڕسمی ڕاگەیەندرا، دەوڵەتێکی ئیسلامی کە نەک هەموو مسڵمانان زۆربەی مسڵمانانیش بگرێتە ژێر سایە سێبەری خۆی نەماوە، ئەوە گومانی تێدا نیە. ئەوی دیکە مەسەلەن ئێران ئەو خۆ دیارەخوان نەیان شاردوتەوە لە قانون ئەساسەکەیان داهاتووە دەوڵەتێکی مەزهەبیە. من حەقی ئەوە نییە چ ناوێکیان لە خۆیان ناوە، بەڵام گرنگەوێت لە چوارچێوەی مەزهەبی شیعەدایە، خۆشیان نایشارنەوە و لە قانون ئەساسەکەیاندا زۆر بەڕوونی ئەوە دیارە. سعودیە کە هەر کاتی خۆشی دروستبوونی دەوڵەتی سعودیە زۆرێک بۆ لە لادان لە ئیسلام کە ئال عەزیز و ئال شەیخ ینی وەک بڵێ دین و دنیایان بەش کردووە. عەلمانیەت لەوێ سەرچاوی گرتووە، لە عەلمانیەت لەنێو عالەمی ئیسلامیدا لێکجارکردنەوەی عیبادەت و سیاسەت، لێکجارکردنەوەی ئیسلام و دەوڵەت.
دەسەڵاتە تەنفیزی و سیاسەکە کەوتوتە دەست عەبدولعەزیز، ئەوی دیکەش کەوتوتە دەست ئال شێخ، واتە شێخ محەممەد عەبدولوهاب و دوایی کوڕەکانی و نەوەکانی. یعنی ئەو هەر لە ئەسڵدا جۆرێک بووە لە لادان لە ئیسلام، چکە حکمڕانانی ئیسلام لە دوای پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام، چوار خەلیفە ڕاشیدەکان و دوای ئەوانەی دیکەی کە ساڵح بوون، چ لە بەنو ئومەیە چ لە بەنو عەباس و دوای ئەوانی دیکە حکمڕانەکانی دیکە سەلاحەدین ئەیوبی و نەوەکانی، پاشان هەندێک لە مەمالیک کە لە میسر حکمیان کردووە لە شوێنەکانی دیکە. حکمڕانی ئیسلامی ئەوە نییە کە کارەکان بە کەیفی خۆی دابەشکە. جارە دەبێت ستافێکی حکمڕانی هەبێت. لە ڕاستی ئەمە لە ئیسلامدا أطيعوا الله يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم. إما الإسلام ده أولي الأمر من هي أو كاربدستان ستاف لبي حبيت نق ولي الأمر لهم القرآن ده ولي الأمر يجنهاته أولي الأمر يعني أصحاب الأمر خاوناني أواني خاوني أو كفرمان كان بس الكوم القاعدة لبي ستاف بيت أبو بكر خوالي الرازي بي بلا خوي بلا ستافي شي هبوه هەر کارێکی بۆ هاتۆ ڕاوێژی پێکردوون، چ لە کارە تەنفیزیەکاندا چ لە کارە ئیجتیهادیەکاندا ڕاوێژی پێکردوون. هەروەها عومەر وا بۆ، عوثمان وا بۆ، عەلی وا بۆ، خوالیان ڕازی بێ. ئەو چوارە کە بە چوار خەلیفە ڕاشیدەکان و دواییش لە سەردەمی بەنی ئومەیەشدا عومەری کوڕی عەبدولعەزیز ویستی ڕەوتەکە بجێڕێتەوە سەر بناغەی خلافەی ڕاشیدە و توانیشی لە سەردەمی خۆیدا کە هەموو ماوەی حکمڕانێکی 30 مانگ بوو، 2 ساڵ و نیو بوو. بەڵام ئەو بودوایی ئایا ژەهر خواردوو کرا بە پێی هەندێک ڕیوایەت کە ئیبن تەیمیە دەڵێ ئایا خۆی نهێمەوە تەمەنەکەی کەم بوو و دوایی دووبارە شتەکە چۆ سەر ڕەوتە هەڵەکە کە بریتێ لە حکمی بنەماڵەی و میراتی. مەبەستمەوەی کە لە دوای نەمانی ئەوەی کە پێی وتراوە خلافەی ئیسلامی، دەوڵەتی ئیسلامی لە سەردەمی عوثمانیەکاندا کە بەدەستی کەمەل ئەتاتۆرک و بە لە دەست لە پشتدانی ڕۆژئاوا ئەو دەوڵەتە کۆتایی پێهێنرا. لەو کاتۆمە دەوڵەتێکی ئیسلامیمان نییە کە بڵێوە دەوڵەتێکی ئیسلامی، ئەوەی دیکەمووی محاولاتن هەوڵن. تالیبان وەختی خۆی هەوڵێکیاندا بەڵام هەوڵەکەیان زۆر کرچ و کاڵ بوو. داعش لە حەقیقەتدا مەگەر کەسێک هەربێ زوڵم لە ئیسلام کا، ئەگەرنا تاوانە داعش لەسەر ئیسلام حساب بکرێ، شویان وەکو ئیسلام دەچوو و پاشان بووە تەمەنیشیان کەم بووە. فەرمایشتەکەی پێغەمبەریان بەسەردا چەسپی عەلەیهی سەڵات وسەلام هەلەکە المتەنەطیعون، 3 جاران وای فەرموو، واتە ئەوانەی کە زێدەڕۆی دەکەن بە هیلاک دەچن، تەمەنیان کورتە، هەمیشە زێدەڕۆی تەمەنی کورتە. ئێمە ئێستا نمونەیەکی ئەوەمان نییە بە وەکو نمونەی دەوڵەتی ئیسلامی، بۆیە ئەوە گرفت و کێشەی گەورەی موسڵمانانە. هەڵبەتە پێویستە لێرەشدا ئەوە بزانین ئێمە میثالیانە و ئایدیالیانە بیر نەکەینەوە کە دەبێ ئێمە کەسێک بێنێت دەوڵەتی چوار خەلیفە ڕاشیدەکان یا دەوڵەتێکی دیکە کە ئەو پێی وایە نمونەیەکی تەواو بۆ دەوڵەتی ئیسلامی بێن لە مێشتی خۆیدا ڕسمی کە ئەنجا لەم ڕۆژگارەشدا بێوێ دەوڵەتێکی بەو شێوە دروست بێتەوە. ئەوە مستەحیلە. بۆ چونکە ئەوان بە پێی ڕۆژگار و سەردەمی خۆیان بە پێی عورف و باوی کە هەبووە و بە ئیلهام وەرگرتن لە قورئان و سونە دەوڵەتیان بەڕێوە بردووە. ئەمما ئیسلام چوارچێوەیەکی دانەناوە، قاڵبێکی ئاسنینی دانەناوە بڵێ ئەوە دەوڵەتی ئیسلامیە، بەڵام ئیسلام بنەمای داناون. جا ئەگەر بتەوێ باسی بنەماکان بکەین دەکەین. ینی بەلای کەمەوە من لەو کتێبمدا باسی حەوت لە بنەماکانم کردووە، بەڵام لە ئیسلام و دەوڵەتداریدا باسی 10 بنەمام کردووە. باش بەس مامۆستا من پرسیارەکەم ئاوا لێ بکەم. خوێندنەوەی تازە هەیە بۆی کە قسە لەسەر دەوڵەت و قەوارە و دەسەڵاتی ئیسلامیەکە هەڵبەت بەو تێڕوانینە نەنا بەوەی کە مەسەلەن بۆ منە قەوارەیەکی مێژووی لە ڕابردووە هەڵگری و ئێستا دووبارەی کەیتەوە بەمە بڵێ قەوارەی ئیسلامی. هەندێک ڕا هەیە لەوەی کە ئەگەر شوێنێک ڕوبەرە گشتەکەی فەزا گشتەکەی بریتی بوو لە فەزایەکی دینی مەسەلەن بۆن بنە لە مەسائیلی ئەوەی کە پێگوترێ
بانگ و هەروەها عەلەنیکردنی مەسایلی ئاینی و لە بواری مەسەلەن بۆ نمونە ئەوەی کە پێکوتر بابەتە کۆمەڵایەتەکان ئەو شوێنانەی کە مەسەلەن گرنگی بە بابەتی ئاینیە دەنیا پشتیوانی ئاینی بۆ هێننەوە ئەم شتانە هەبوو ڕەنگە بە جۆرە لە جۆرەکان بۆ شوێنە بگوترێ دەوڵەتی ئیسلامی. بەڵام مامۆستا خەریکە مۆزوعی دەوڵەتی ئیسلامی یاخود قواری ئیسلامی ئەبێ بە شتێکی وەکو جەنابەت بکوت شتێکی تیۆری، ینی بەس لەسەر ئاسی گوتار هەبێ وەکو واقع جەنابیشت باست کرد لە دوای سەدری ئیسلام شتێک دووبارە نابێتەوە کە لەوە بچێت کە بگوترێ ئەمەیە مەسەلەن دەوڵەتی ئیسلامی یا قواری ئیسلامی. کاک پەیوەند بەڵێ ئێمە هیچ ئەمن هیچ بیرۆکەیەکم پێشک نا هیچ فیکرەیەک کە قوارەیەکی سیاسی دروست کە بێت 13 سەدەی خایان بێجگە لە دەوڵەتی ئیسلامی. هەڵبەتە بەڵێ دەوڵەتی ئیسلامی یاخود ئەو دەوڵەتە کە بە ئیسلام بەڕێوە دەبردرێ و بەڕێوە دەچێ بە شێوەی نمونەیی بە شێوەی تێر و تەواو تەنیا لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چوار خەلیفە ڕاشیدەکان و هەندێک ماوەی دەکەی پچڕ پچڕ وەکو سەردەمی عومەری کوڕە عەبدولعەزیز، سەردەمی ئەیوبیەکان، سەردەمی هەندێکی دیکە لە مەمالیک لە میسر کە حوکمیان کردووە پچڕ پچڕ بووە. بەڵام حوکمڕانانی بنەماڵەی بەنی ئومەیە کە 92 ساڵ تەمەنیان کردووە، دەوڵەتی ئومەوی 92 ساڵ تەمەنی بووە. لە چلی کۆچی کە عەلی خوالی ڕازی بێت تێدا وفاتی کردووە تاکو 132 کۆچی 92 ساڵ دوایی کەوتۆتە دەست بنەماڵەی بەنو عەباس، عەباسیەکانیش هەروەها ئومەویەکانیش هیچ کام لەوانە نەهاتوون کە نکوڵی بکەن لەوە کە دەبێت شەریعەت حاکم بێ و لە کاتێکدا کە چوونە لای دادوەر جارێ حکومڕانی بەنی ئومەیە حکومڕانی بەنو عەباس لەگەڵ مسڵمانێکی ئاساییدا چۆتە لای دادوەر، دادوەر حکمیشی بەسەر ئەو حکومڕانەدا داوە بلکەشیش بووە. واتە لە هێڵە گشتیەکاندا دەوڵەتی ئیسلامیەکە بەردەوام بووە. بەڵام لە دوو سێ ڕۆوە یەکەم لە ڕووی هەڵبژاردننی حکومڕان بە تایبەتی کەسی یەکەم لە شوڕاوە گۆڕدراوە بوو میراتی و بنەماڵەیی یعنی و هەندێک جارە خۆسەپاندن و لە ڕووی دەستکاری بەیتولماڵیشەوە خەزێنەی دەوڵەت کاتی خۆی هی هەموو مسڵمانان بووە. بەڵام لە سەردەمی بەنی ئومەیە و بەنی عەباس دەستی بەسەر داگیرا لەیان حکومڕانەوە بە کەیفی خۆیان تەسەڕوفیان تیا دەکرد. ئەوەش نەبووە کە بۆ خەڵک بەکاری نەهێنن، بەڵام وەکو بڵێ خۆیان بە خاوەنی ئەو بەیتولماڵە زانیوە. لەو دوو ڕۆوە زیاتر ئەڵبەتە لە ڕووی سلوکی و ڕەوشت و ڕەفتار و ئەوانەش و کەم و کوڕی بووە، بەڵام ئەو دوو لادانە بنەڕەتیە لە ڕووی حکومڕانیەوە بوون لەو دوو بنەماڵەیەدا، لە دوو بنەماڵی بەنی ئومەیە و بەنی عەباس. ئەگەرنا بەگشتی دەوڵەت و وڵات بە ئیسلام بەڕێوە چوو، بە شەریعەت بەڕێوە چووە، یعنی دەبێت زوڵمیش نەکەین لە بەنی ئومەیە و بەنی عەباس. هەروەها لە سەردەمی عوسمانیەکانیشە بە هەمان شێوە، بەڵام ئەو حکومە میراتی لە سەردەمی عوسمانیەکانیشە هەر بەردەوام بووە، لە سەردەمی مەمالیکیشە هەر بەردەوام بووە. ئەوە وەکو بڵێ ئینسافێک بۆ مێژووی مسڵمانان، نەک مێژووی ئیسلام، مێژووی مسڵمانان کە لە ساڵی 1924 ئەو دەوڵەتە ئیسلامی قوارە سیاسیە کە بە ئیسلام ئیدارەکراوە کۆتایی پێهاتووە. ئەو بنەمایانە من پێم خۆشە ینی ئەو بنەمایانە باش حەزم کرد مامۆستا پرسیارەکە بکەمەوە لەسەر ئەسڵی بابەتەکە کە ئێستا قسەمان لەسەر بنەماکانە. پێم خۆشە مامۆستا ینی بڕاستە بێ ئینسافمان بەرامبەر بۆ مێژوو هەبێ، بەڵام لادانەکان ژەبینین مامۆستا بەتەئکید بەوەی بچینەوە سەر خاڵە ئەساسیەکان. یعنی ئەو بنەمایانە چین کە ئەبن بە ئەساس بۆ قوارەیەکی ئیسلامی کار وەختێک لیان لادراوە بزانین کاکەمە لادانەیە. ینی جارێ پێشۆی باسی ئەو بنەمانە بکەین کە من حەوت بنەما لەو کتێبەدا هێناون، باسی پاساوەکانی هەبوونی دەوڵەتی ئیسلامی هندێک ئاماژەیەکم پێدا، بەڵام پێم خۆشە زیاتر تۆخی بکەینەوە. چونکە ئێستا خەڵکێک دەڵێ کو ئاخر ئیسلام دەوڵەتی بۆچی و خەڵک مسڵمانە و ئەوەکو جەنابەت دەڵێ دروشمەکان هەن و بە ئاشکرا ڕاست. خەڵک مسلمانە، ئەمە کۆمەلگای مسلمانمان هەیە، کۆمەلگای مسلمان، بەڵام دەوڵەت و قوارەیەکی کە بە ئیسلام بەڕێوە بچێ نیمانە.
ڕەنگە پرسیاری ئەوە بکرێ بڵێن مادام کۆمەلگای ئیسلامی هەیە دەوڵەتی بۆچی ڕێیەکی واش هەبووە کاتی خۆی کە پێویست ناکە ئیسلام پێویستی بە دەوڵەت و بە قەوارەی سیاسی ناکە مادە مسلمانان خۆیان شریعەت پیادە بکەن بەڵام کاتێک شریعەت پیادە بکەن ڕێیەکی وا هەبوو لە نێو خەواریج و لە نێو هەندێک لە کاتی خۆی لە سەرەتای ئیسلام دوای کێشە و بێشە زۆر پەیدا بوو لە ڕووی سیاسیەوە هەندێک ڕای وا پەیدا بوون کە ئەسڵەن ئیسلام پێویستی بە ئەوە ناکە پێویستی بە هەبوونی قەوارەی سیاسی و دەوڵەتێک ناکە بەڵام پاساوەکانی هەبوونی قەواری سیاسی لە ئیسلامدا چێ یەکەم مسلمانان مولزەمن دادگەری بەڕێوەبرن هەم لە نێو خۆیاندا هەم لەگەڵ خەڵکدا وأمرت لأعدل بينكم وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل يعني شەسپاندنی دادگەری لە نێو خودی مسلماناندا و لە مامەڵەیان لەگەڵ خەڵکدا فەرزە یەک دوو پێویستە بە شێوەیەکی کە شەریعەت دەڵێ دادوەری بکرێت دادگەری تەوانەوەی کە بەگشتی هەر کەسە حەق و مافی خۆی پێ بدرێت بەڵام دادوەری ئەوەی لە کاتی هەبوونی کێشە و بێشەدا ألم تر إلى الذين يزعمون أنهم آمنوا بالله وما أنزل إليك وما أنزل من قبلك يريدون أن يتحاكموا إلى الطاغوت دانو دادوەری خوان بەرن لای طاغوت هەر کەسێ حکم بە شەریعەت نەکا إن الله يأمركم أن تؤدوا الأمانات إلى أهلها وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل لروي دادوەریەوە سێ لە کاتێکدا کە مسلمانان لە نێو خۆیاندا کێشەیان دەبێت لە ڕووی کۆمەڵایەتیەوە کێشەکە چۆن دەبێت چارەسەر بکرێت لە سوورەتی الحجورات داخوا دەفەرمێ وإن طائفتان من المؤمنين اقتتلوا فأصلحوا بينهما فإن بغت إحداهما على الأخرى فقاتلوا التي تبغي حتى تفيء إلى أمر الله فإن فاءت فأصلحوا بينهما بالعدل وأقسطوا كواتە دەبێت دەسەڵاتێکە بێت بۆی کێشەی بینی مسلمانان لە نێو خۆیاندا لە نێو کۆمەڵگادا کە کێشە دەبێت چارەسەر بکرێت پاشان کاتێک کە هێرش دەکرێتە سەر مسلمانان چۆن دەبێت وەڵام دەنەوە فمن اعتدى عليكم فاعتدوا عليه بمثل ما اعتدى عليكم هەر کەسێ دەستدرێژی کردنە سەر وەک خۆی دەستدرێژی بکەنەوە سەر ئەگەر قەوارەیەکی سیاسی نەبێ وەکو ئێستا مسلمانان ها بێپەڕ و باڵن لە هەر لای دنیاوە زلهێزان دەستیان دەگەیەنێ کەواتە ئێمە بۆ جێبەجێکردنی هەر ئەوە چەند نمونەیەکن ئەڵبەتە ئەگەر نا بۆ وێنە مسلمانان لەسەریان پێویستە کە هەر کەسی هێمنی و ئاسایشی وڵاتی تێکدا دەستی بگرن لسورة المائدة أخوي برورجار فرمي إن الذين يحاربون الله ورسوله ويسعون في الأرض فسادا إنما جزاء الذين يحاربون الله ورسوله يسعون في الأرض فسادا أن يقتلوا أو يصلبوا أو تقطع أيديهم وأرجلهم من خلاف أو ينفوا من الأرض شوار سزاي بوداناون بوانيكها هي منو أسايشي كومالقات أجد الصلاة يجنبيه أو سزانة شون دساسبين بنسبة بنماكاني حكمراني ملي رد حوتي أنا باس كردوا يكم بنماي حكمراني كجبرترينيتي بريتي لو ك حاكمية الرها سروري الرها هي خواي بروريارا لم يعني شريعة كيدا واتم مسلمانان لهر شتدا كيشو گرفتي كان بو لهر قضيه دا بيبقرن ذا خواص شي دا فرمي يا ايها الذين امنوا لا تقدموا بين يدي الله ورسوله وبيش دستي خوا پیغمبري خوا مخن هيشتك وياخو بيش يعني مكونه دو دا صلاتي خلقه هو بن ما يدوما حاكمية داناني حلال وحرام وشاكه وخراب وابكن وامكن هو عايدي خواه بلام دا صلاة وتداناني بربرسانك أو شريعته في هذا كان ما في خلقه همو دوان دنكاني قرآن روان لخلقه يا أيها الذين آمنوا يا أيها الذين آمنوا يا أيها الناس سي شوراب بنا غي حكم رانية راويش ما دام دا صلاة دي خلق شوني بكا يعني ميراتي بي يعني بعسكر تاريبي أخو صباندن بي يعني براويش بي شوار خليفة الراشدة كان بو بيانغو تراوت شوار خليفة الراشدة كان لبرو براويجي مسلمانان هات نصر حكم وبدات قريش حكم ياكل بنماي شوارم اويك همو خلق لما فو ازادي كان دا دبي يكسان بن حمو مروبا كان لكوملغاي اسلامي دا بمسلمان ولا مسلمانوا لما فو ازادي كان دا يكسانا بنماي شي ديكي حكمراني الاسلام دا كمن ليره دا باسم كردوا اويك همو لا يكبر برسيار لبرامبر وڵاتی خۆیاندا لە بەرامبەر
کۆمەڵگای خۆیاندا بنەمایەکی دیکە ئەوەیە کە فەرمانبەری و بە قسەکردن لە سنووری بە پەسەند زانراودایە ئینەمە الطاعة فی المعروف بنەمایەکی دیکە ئەوەیە کە دەبێت دادگەری بچەسپێندرێ و دەبێت بەرژەوەندی گشتی ئەوە ئامانجی کۆتایی هەبوونی قوارەیەکی سیاسی ئیسلامیە هەڵبەتە بنەمای دیکەشن کە لە ئیسلام و دەوڵەتدادا ئاماژەم پێکرد ئەم حەوت بنەمای وان کە چوارچێوەی حکومڕانی ئیسلامی دیاری دەکەن بەڵام ئەدی وردەکاریەکان هێندی لە وردەکاریەکانیش هەن بەڵام وردەکاریەکان شریعەت زۆر نەچۆتە نێویان بۆچی لەبەرەوە خوا سوبحانه وتعالى دەزانێت کە لە ڕووی مادیەوە لە ڕووی سیاسی و حکومڕانی و ئیدارەدانی کۆمەلگاوە بەشەر زۆر بەرەو پێشەوە دەچێت بۆیە بۆشایی زۆری بەجێهێشتەوە بۆ عەقڵی مرۆڤ بەڵام لەو چوارچێوەی ئەو حەوت بنەمایەدا ئەو بۆشایانە پڕکاتەوە مامۆستا دوو پرسیارم لەمەیە بۆ دروست بوو هەر لەم وەڵامەی جەنابتە یەکیشانەوەیە کە هیچ کام لە بنەماکان باس لەوە ناکە کە شریعەت بەم شێوەیە حاکمە بێ لە بابەتە ئیمانەکانە بێ خەڵک بێ ئیمان بێنێ خەڵک مەسەلەن بێ ڕیش بێ هەڵێتەوە خەڵک بێ نازانم ئەمە کە وەکو مەزهەر سەیرەکرێ وەکو ڕووکات سەیرەکرێ ئەڵان گەرس بێنێ دەسەڵاتی ئیسلامی بێتە پێشەوە ئەوە بێ ئافرەتەکان عەبا بکەن پیاوەکان ڕیش بێ هەڵنەوە و هەروەها خەڵک ڕوو لە مزگەوت بکە بەڵام ئەم بنەمایانەی کە جەنابەت باست کرد ڕاستەکەی ئەوەندەی کەشتی گشتی بوون یعنی بۆ عام بوون تایبەت نەبوون بە مەسەلەن بۆ نمونە بە چینێکەوە بە لایەنێکەوە چۆنە یعنی هیچ بابەتێکی مەوزوعێکی ئیمانی یاخود مەوزوعێکی بابەتی شریعەت نەهاتوتە ناو ئەم خاڵە و بنەمایانەوە کاک پەیوەند ئەو بنەمایانە خوای پەروەردگار دای ناون و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دای ناون یعنی پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وسەلام بە ئیلهامێک کە خوا بۆی کردووە بە وحی کە خوا ڕاستەوخۆ بۆی ناردووە یا بە ئیجتیهادێک کە کردوویەتی بەڵام دوای خوای پەروەردگار ئیقراری لەسەری کردووە بۆ موسڵمانانیان داناون دەوڵەتی ئیسلامی ئەرچی ئەوەیە کە پەیامی خوا بگەیەنێت وەکو عومەری کوڕ عەبدولعەزیز ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ یەکێک لە والیەکانی نامەی بۆ نارد ئەی گەورەی بڕواداران ئەگەر بێت و ئەو خاوەن کتێبانەی موسڵمان دەبن سەرانەیان لەسەر لابەرین خاوەن کتێب جوولەکە نەسڕانی ئەوانە کە موسڵمان دەبن دەبێت سەرانەیان لەسەر لا بچێ ئەگەر بێت و سەرانەیان لەسەر لابەرین بەیتولماڵ خاڵی دەبێ واریداتێکی زۆر لە ڕێی خاوەن کتێبانەوە کە سەرانە دەدەن وەکو چۆن موسڵمان زەکات دەدەن ئەوانی سەرانە دەدەن دێتە نێو بەیتولماڵەوە ئەگەر بێت و ئەنە سەرانەیان لەسەر لابەرین بەیتولماڵ خاڵی دەبێتەوە بۆیە من پێشنیار دەکەم کە جوولەکە و نەسڕانی گەر موسڵمانیش من سەرانیان هەر لەسەر بمێنێ عومەری کوڕ عەبدولعەزیز نامەیەکی بۆ دەنووسێ کە دەڵێ إن الله تعالى بعث محمدا هاديا للرواياتك داعيا ولم يبعثه جابيا خوا محمدی ناردوو عليه الصلاة والسلام بانگەوازکاری خەڵک بێ بۆ لای خوا یا هیدایەتدەری خەڵک بێ بۆ لای خوا نەی ناردووە کە پیتا کۆکەرەوە بێ باج و خەراج کۆ بکاتەوە دوایی لە درەژی نامەکەیدا بۆی دەنووسێ کوا خوای پەروەردگار شتێکی وا بکە لە سەردەمی عومەردا خاوەن کتێب بێنە نێو ئیسلامەوە بریا من و تۆ ناچار بین دەست دەینەوە بێڵ و پاش بۆ خۆمان بژیوی خۆمان پەیداکەین کەواتە دەوڵەتی ئیسلامی ئەرچی ئەوەیە پەیامی خوا بگەیەنێ بە خەڵک بەڵام نەک لە سەریا فەرزکە خوای پەروەردگار لە چەندان ئایەتدا ئەوەی بۆ پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وسەلام ڕوون کردوێتەوە وما أنت عليهم بجبار فذكر بالقرآن من يخاف وعید تۆ ناتوانانی جەبریان لێ بکەی بە قورئان بترسێنە کەسێک کە لە هەڕەشەی خوا دەترسێت یان وما أنت عليهم بمسيطر تۆ بەسەریانەوە زاڵکراو نی زاڵنی بەسەریاندا بسەپێنی ئەفەئەنتە توکره الناس حتى يكونوا مؤمنين ئایا تۆ زۆر لە خەڵک دەکەی تاکو ئیمان بێنن جا بۆیە کە باسی داعشت کردم داعش شوێ وەکو ئەوە دەچوو کە ئیسلام دەڵێ ڕووکەشێکی ئیسلامەتی و بەڵام نێوەڕۆکەکەی لە ڕاستیەوەی دیکتاتۆرێت و خۆ فەرزکردن و سەپاندن و هیچ علاقەی بە ئیسلامەوە نەبوو کاک پەیوەند ئەوەی کە جەنابەت دەڵێ کە مەسەلەی ڕیش و نوێژ خەڵک نوێژ بکە بە قەزیەی سەرپۆش و پۆشاکی ئافرەتان ئەوانە ئەوە هەمووی دەچێتە نێو چوارچێوەی
پەروەردەکردنی کۆمەڵگاوە. پێغەمبەری خاتەم صلی الله عليه و آله وسلم مسلمانانی ئامۆژگاری کردو، پیاوانی ئامۆژگاری کردو بەو شێوەیە بکەن، ئافرەتانی ئامۆژگاری کردو بۆ شێوە بکەن، هەڵسو کەوتان وابێ. بەڵام ئێمە سزایەکی شەرعیمان نییە لە قورئاندا، هەروەها لە فەرمایشتی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام. جارێک من شتێکی وام گوتبوو کە بڵێ ئافرەت پێویستە قژی داپۆشێ، فەرزە لەسەری، بەڵام سزایەکمان نییە بڵێ گەر ئافرەتی قژی دانەپۆشی. خوای پروردگار دەفەرمی وەلیەضریبن بخمورهن على جیوبهن، بەڵام نەیفەرمێ ئەوەی وای نەکردەوە سزاکەیەتی. بەڵێ فەرزە، مەرج نییە هەر شتێک کە فەرز بوو ئەگەر کەسێ نەیکرد سزا بەدرێ. نوێژ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دیارەوە نوێژ کۆڵەکەی دینداری مسلمانەتیە، بەڵکو ئەوەی کە مسلمان و نامسلمان لێک جیا دەکاتەوە نوێژ. العهد الذي بيننا وبينهم الصلاة فمن تركها فقد كفر. ئەو پەیمانەی لە نێوانی ئێمە و ئەواندایە، واتە نامسلماناندا نوێژ، هەر کەسێ نوێژی نەکردەوە بێبڕوایە. بەڵام پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وسەلام نەبیندراوە کە ئەڵبەتە کەس نەبوو نوێژ نەکا، تەنانەت مونافیقەکانیش بەڕواڵەت هەر نوێژیان کردووە. بەڵێ حەدیثەیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژێ فەرمووی هەمەمتو، هاتە دڵم خەریک بوو کەسێ لە شوێنی خۆمدا بنێم دوایی بچم ئەوانەی کە نایان بۆ نوێژی بە کۆمەڵ ماڵەکانیان بەسەردا بسووتێنم. هەتا داعش وایان کردووە لە مۆسڵ و ئەوانە، پیان گوتم بۆ وا دەکەن، خۆ پێغەمبەر وای نەکردووە، یان ئاخر پێغەمبەر فەرموویەتی بەتەما بم وا بکەم، ئەو نەیکردووە مە دەیکەین. یعنی لە پێغەمبەریش بەولاوەتر چوون. جا زۆر گرفتە ئینسان پێی وابێ دەتوانێت لە پێغەمبەر موسڵمانتر بێ، یاخو پێغەمبەر سۆڵسم شتێکی نەکرد تۆ بیکەی لە ڕووی دینداری و ئەوە کە پێت وابێ ئەوە پێغەمبەر سۆڵسم بۆی نەکراوە، بەڵام من بۆم دەکرێت. دینداری نابێت نە لە پێغەمبەر تێپەڕێنی نە لێی بەجێ بمێنی، ڕێک بەڕێ شوێنی ئەودا بڕۆی. مەبەستم ئەوەیە کە ئەو شتانی کە جەنابەت ئاماژەت پێدان کاتی خۆی تالیبان کردویانە لە ئەفغانستان و داعش و ماعش و هێندێک خەڵکی دیکە، لە ڕاستیدا ئەوە کاری دەوڵەت نییە، کاری کۆمەلگایە، کاری پەروەردەکردن و تێگەیاندن و بارهێنان و ڕاهێنانی خەڵکە. ئەنجا ئەوە دوایە دەکەوێتەوە سەر خۆیان. تەنانەت لە سەردەمی عومەری کوڕی خەتابدا خواری ڕازی بێ، جێنشینی دووەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم، بیستوێتی کە کەسانێکن لە ماڵی فڵان کەسدا دەنگ و سەدایەک دێ و گۆرانی دەڵێن و شەراب دەخۆنەوە. عومەر خواری ڕازی بێ بۆیان چووە بەسەر دیوارەکەدا چووە، ئەمجا تێوە خوڕیون. ئەویش گوتویانە ئەمیری مومینین ئەگەر ئێمە مخالفەیەکمان کردبێت تۆ سێ مخالفەت کردوون. گوتوێتی چۆن؟ توان یەکەم لە دەرگان نەداوە، يا أيها الذين آمنوا لا تدخلوا بيوتا غير بيوتكم حتى تستأنسوا وتسلموا على أهلها. سلاود نکردووە، ئەمجا لە دەرگاوە نەهاتووی بەسەر دیواردا هاتووی، ئەتۆ سێ مخالفەت کردوون. ئەویش ئەهلی ئینساف بووە، گوتوێتی ئەی باشە ئەگەر من واستان لێ بێنم ئێوەش بەڵێنم پێ نەجاریش کە نەگەڕێنەوە سەر و گوناحەت، دیارە شەرابیان خواردووە، یانە بەڵێ، یانە چونکە تۆ بە شێوەیەکی ناشەرعی هاتووی ئیسپاتی کێمە شەراب دەخۆینەوە، دێ بە شێوەی شەرعی شەرع دێ بە شێوازی خۆی جێبەجێ بکرێت، نەک بە غەیری شێوازی خۆی. جا هەندێک کەس مەسەلەی من لە هەندێک کتێبەکان دەباسم کردووە، مەسەلەی فەرمان بە چاکە و ڕێگرتن لە خراپە جایە لە جێبەجێکردنی سزا شەرعیەکان. کاتی خۆی هەندێک خەڵک هەبوون لە ناوچەی بیار و تەوێڵە ئەوانە کە ئەو شتانیان نەرزان، هیمان لێ تێکەڵ بوون، خەڵکیان بێزار کرد بوو. شتێک کە دەچێتە سنووری جێبەجێکردنی سزا شەرعیەکان ئەوان لەگەڵ فەرمان بە چاکە و نەهی لە خراپە لیان تێکەڵ بوو. فەرمان بە چاکەوەی کە تۆ بڵێ ئەو دەبێت ئەو چاکەیە بکرێ و ئەو خراپەیە نەکرێ، بەڵام سزای شەرعی پێویستی بە دادگا هەیە، پێویستی بە ئیسپات هەیە، بە ئیسپاتی شەرعی هەیە. ئەمجا فەرمان بە چاکە و نەهی لە خراپە تۆ بۆ نەهێڵی ئەو خراپەیە بکرێ، کەسێک بۆ وێنە دەیەوێت کەسێک بکوژێ، کەسێک دەیە ماڵی کەسێک بخوات، تۆ بێت دەستی بگریت، بەڵام لەوێ سزای بدەی نەخێر، سزادانەکەی دەبێت لە ڕێی ئیجرعاتی قانون و شەرعی خۆیەوە بێت. یعنی زۆر تێکەڵی پێکەڵی لەو ڕوانەوە هەیە. بۆیە من ئەو حەوت بەرنمایە کە باسم کردون هەڵبەتە دەگوزێ بنەمای دیکەش باز بکرێن و هەندێک لەو شتانی کە جەنابیش دەڵێ ئەو وردەکاریانەش هەن، بەڵام ئەوانە هەمووی دەستنە چوارچێوەی پەروەردەکردنی کۆمەلگا و ئاراستەکردنی کۆمەلگا و تێگەیاندنی و پێگەیاندنی، و ئەوانە کەمتر دەچنە چوارچێوەی دەسەڵاتی دەوڵەتەوە. باش مامۆستا
پرسیاری دووەم هەر لە وڵامەکەی جەنابتە ئەو بنەمانەی کە ئێمە گوێبیستی بووین کە ئەبن بە بنەمای دەوڵەتی ئیسلامی یا قواری ئیسلامی ئەگەر بەراوردی بکەین بە چەمکێکی ئینسانی کە بریتە لە دیموکراسیەت نازانم زۆر ینی زۆر جیاواز نین بە ینی ئەو خاڵە جەوهەریە کە جەنابەت باست کردووە لە بەرنامەکانی ڕابردووە کە دیموکراسیەت حرام و حەڵاڵی ژەدادە دەست خەڵک ئەوەی لێ جاکەیتەوە ینی نەک کێشەی نییە ینی زۆر بەیەکەوە هەڵەکەن تەسەورەکەم ئەمە سەبارەت بە ئەلێرەوە گەر قسە لەسەر بابەتی عەلبانێتیش بکەین مەسەلەن بۆ نمونە ئایا خاڵی جەوهەریمان هەیە لە مەسائلی حکومڕانیە کە بچێتەوە نزیکی بەیەکەوە هەڵکردن هەبێ قسەکە لەسەر ئەوەیە تا ئەم لەحزەیە یا ئێمە دیموکراسیەت باش ناخوێنینەوە یانوانی کە باوەڕێن بە دیموکراسیەت هەیە بە دڵنیاییەوە ئیسلامیان نەخوێنێتەوە کە ئەم خاڵە جەوهەریانە بن بە بنەمای دەوڵەتی ئیسلامی و سیاسەتی ئیسلامی ئێتە چی کێشەیەکەیە لەمە مامۆستا؟ هیچ کێشەیەک نییە. من لە زۆر لە کتێبەکانی خۆمدا گوتومە هەموو بنەماکانی دیموکراسی حکم بەدەست خەڵکەوە بێ، خەڵک بەرپرسانی خۆیان هەڵبژێرن، بەسەریانەوە چاودێر بن، زۆری نەحکم بکە بەڵام مافی کەمینەش پارێزراو بێ، دەستا و دەستکردی دەسەڵات بە ئاشتیانە، لێکجیاکردنەوەی دەسەڵاتەکان، دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و دادوەری، ئەمانە و گەلێکی دیکەش هەمووی ئەسڵەن نەکرد لەگەڵ شریعەتدا تێک ناگیرێن، بەڵکو ئێمە هەر دەقی قورئان و سونەتمان هەیە لەسەر ئەو بنەمایانە. و پێش لەدایکبوونی دیموکراسی لە هەموو شریعەتەکانی خوای پەروەردگاردا ئەو بنەمایانە بوون کە مرۆڤەکان دەبێ بۆ خوا ملکەج بن ئەو حەڵاڵ و حەرام و ئەوەی کە خوای پەروەردگار دایدەنێ لە هەموو بوارەکاندا، و پاشان خەڵک خۆیان دەبێت دەستکراوە بن لە چۆنێتی ئیدارەدان و بەڕێوەبردنی کۆمەڵگای خۆیاندا. دیموکراسیش هەروە دەڵێ خۆی ئێمە گرفتمان لەگەڵ ڕاستنەکردن لەگەڵ دیموکراسیدا هەیە، نەک لەگەڵ دیموکراسیدا. گەر دیموکراسی لە هەر شوێنێک دیموکراسی بوو بێ بۆ زانیاریت، هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و بێخەوش کرا بێ، ئەو خەڵکانەی کە دەویستویانە بە ئیسلام وڵاتیان بەڕێوەچی ئەوانە بردویانەتەوە. ئێمە کێشەمان لەگەڵ دیکتاتۆریدا یەک ئەو کێشەی لەگەڵ دیموکراسیدا هەمانە ئەوەیە کە وەکو گوتم حەڵاڵ و حەرام دەداتە دەست خەڵک لەبەر چی؟ لەبەرەوە لە ڕۆژ ئاوا کە دیموکراسی سیکۆلاریزم لەوێ لەدایک بوو لە کاردانەوەی حکمی تیۆکراسیدا و دواییم کە دیموکراسی دەکەنە میکانیزمی حکومڕانی، حەڵاڵ و حەرامێکی دیکەیان نییە، سەرچاوەیەکی دیکانی حەڵاڵ و حەرامەکانی بۆ دیاریکردن، وەکو ئێمە موسڵمان هەمانە. ئێمە خوای پەروەردگار بۆی دیاری کردوین زوڵم حەرامە، عەدل واجبە، هەبوونی ڕەوشت بەرزی واجبن، ڕەوشتە دزێوەکان حەرامن، شەرابخۆری لە بردننی عەقڵی خۆت حەرامە، و پارێزگاری لێکردنی عەقڵ پێویستە، پارێزگاریکردنی ماڵ و سامانی خەڵک پێویستە، و خستنە مەترسی ماڵ و سامانی خەڵک خراپە، هێمن و ئاسایشی و کۆمەلگا پاراستن فەرزە، و تێکدانی هێمن و ئاسایش سزای هەیە. ئەمە شریعەت بۆی دیاری کردووی. کە تۆ شریعەت بۆی دیاری کردووی نابێ جارێکی دیکە بگەڕێەوە خەڵکی داخوا بۆیانە لە ڕووی ڕەوشتی جینسیدا، ئەخلاقی جینسی، ژن و پیا چۆن پێکەوە مامەڵە بکەن، خەڵک چۆن پێکەوە مامەڵە بکەن، شریعەت نقطەی خستۆتە سەر پیت. بۆیە ئەوان خۆیان بە ناچار بینیوە، ینی دەبێت دڵە قسێکی بۆ دزی بکەین باشە، ئەوان خۆیان بە ناچار بینیوە سەرچاوەیەکیان نەبوو ئەو شتانیان بۆ دیاریکە. ینی هەر لە ئەسڵدا ئاینەکەی مەسیح عەلەیهی سەڵات وەسەلام کە تێکدرا و گۆڕدرا لە شوێنی تەوحید تەثلیث دانرا، لە شوێنی خوا بەیەکگرتن سێ پەرسترا و دانران، باب و کوڕ و گیانی پیرۆز، الئیبن الروح القودس، و لە شوێنی تەوحید دانرا، و پاشان تەوراتیش کە 3500 ساڵ لەمەو پێش دابەزیەوە بۆ کۆمەلگایەکی دیاریکراوە بۆ عەشیرەتێکە، عەشیرەتی بەنو ئیسرائیل بوون کە نەتوانێت کێشە ئێستا چارەسەرکە، خەتای نییە، خوا بۆ ئێستای نەفەرموو بۆ کاتی فەرموویەتی. جا هەر لەو کاتەوە خەڵکی ڕۆژ ئاوا و
مەسیحیەکان بەگشتی خۆیان بە ناچار بینی کە ئەو بۆشایە پڕکەنەوە، ئەو بۆشایە نەبوونی شەریعەت بەچی پڕیان کردو بە عەلمانەت پڕیان کردەوە. بەڵام میلەتێکی مسڵمان لەو ڕوانەوە کە تۆ شەریعەت نوختەی بۆ خستووە سەرپید لەو شتانەدا، ئەتۆ نابێ ڕووبکەی غەیری شەریعەت و دیموکراسی وەکو گوتم میکانیزمی حکومڕانیە، جۆرێک نیە لە دین. ینی عەلمانیەت دینە، لیبرالیزم دینە، سۆسیالیزم، کاپیتالیزم، ئەوانە هەموو بەرنامە و دینن. بەڵام دیموکراسی شێوازی حکومڕانیە، شێوەی بەڕێوەبردنی حکومڕانیە کە ئێمە لە ئیسلامدا شوڕامان هەیە. بەڵام بەداخەوە شوڕای ئیسلامی خزمەتی نەکرا هەر لەو کاتەوە کە لە سەرەتای عەهدی بەنی ئومەیەوە لە معاویەوە کە حکم لە شۆڕاییەوە گۆڕدرا بۆ میراتی، شوڕا وەلاندرا مایەوە. بەڵام لە هەندێک بواری زانایاندا کە ئیجتیهادیان دەکرد و فتوایان دەردەکرد و ئیجتیهادیان دەکرد و ئەوانە، بەڵام لە بواری حکومڕانیدا شوڕا کاری پێ نەکرا، پەکخرا. بۆیە شوڕای ئیسلام زۆر گەشەی نەکرد، دیموکراسی گەشەی کردووە. ئێمە ئێستا ئەو دیموکراسیە گەشە کردووە، دەتوانین بێنین هەر بیخێن و سەر و بناغی شوڕایە. ئەو شوڕا دێنێت زەبتی دەکات، چۆن دەستی مرۆڤ ناکاتەوە لە بەرامبەر حەڵاڵ و حەرامێ دەکە خوا دیاری کردووە. ئەرێ ڕیبا حەڵاڵ یا حەرامە؟ حەرامە. بەڵام لە سیستمی بڵین لە ئەسڵی دیموکراسیدا نەخێر، مادەم خەڵک پێی چاک بێت چاکە. ئەرێ پیاو لەگەڵ پیاو، ئافرەت لەگەڵ ئافرەت خێزان پێک بێنن، حەڵاڵ یا حەرامە؟ نەخێر حەرامە. پیاوەکو ئافرەتە دەبێ خێزان پێک بێنن. بەڵام دیموکراسی کە پەرژین ناکرێ بە شەریعەت، دڵێ نا مادەم دوو پیاوە پێیان خۆشە با پێکەوە ئەو کرد، ڕەگەز بازی یا دوو ئافرەتە چاو. هەروەها ئەرێ ئەو وڵاتە کە دەسەڵاتی هەیە ئەمریکا، ئەو وڵاتانی دیکە داگیر کات یان داگیریان نەکا، ئەوە دەگەڕێتەوە سەر ڕای خەڵکی ئەمریکا. ئەگە بڕیاریاندا لە کۆنگرس داگیریکە با داگیریکە. ئەرێ نەوتەکەیان بد زیان نێزی، وڵا بابزای کۆنگرس چ دەڵێ؟ کۆنگلیس و ئەنجومەنی پیران دەڵێن با داگیریکە، با نەوتەکەش بەرێ دەیتەوا بابی بە چاو. بەڵام لە شەریعەتدا من اقتطع شبرا من الأرض ظلما طوقه الله في 7 أراضين. هەر کەسی یەک بست خاچی خەڵکێکی دیکە داگیرکە، خوا بە 7 زەویدا دەیباتە خوارە، دیاری کراوە. بۆیە ئەو خاڵەی دیموکراسی جگە لەوەی کە زۆرجار لەگەڵیدا ڕاست ناکەن، زۆرجار لەگەڵیدا ڕاست ناکەن، وەکو لە بەرنامەکانی پێشودا باسمان کردو لەگەڵ ڕاست نەکردنەکەی لە جێ خۆی. و ئەو خاڵەشی کە وەکو گوتم ئەویش لەبەر ئەوە خەڵکی ڕۆژاوە پەنایان بۆوە بردووە کە حەڵاڵ و حەرام و چاک و هەموو شتێ بدەنەوە دەست خەڵک، لەبەرەوە کە شەریعەتێکیان نەبووە بۆیان دیاریکە. مامۆستا ئەڵقەی ژمارە 65مان کۆتایی هات، بەس بابەتەکە هێشتا ماوێتی. ماشەڵڵا زووکو پێتایینات وەڵی کاتەکە بەو شێوێ بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتنێک کۆتایی ئەماڵقەیشمان تاکو بێ گەشتنێکی دیکەم